سڵاوتان لێبێ و ئەم کاتەتان باش بەڕێزان لەگەڵتانین لە پانۆرامای ئەم شەو بۆ قسەکردن و گفتوگۆکردن سەبارەت بە بابەتێکی دیکە. ئەو گۆڕانکاریە خێرایانەی کە بە ناوچەکەدا تێپەڕ دەبن و لە ناوخۆی عێراقیش کە ڕۆژانە ڕووداوی سیاسی گرنگ ڕوودەدەن، هەموو ئەمانە کاریگەری پۆزتیڤ و نێگەتیڤ ئەرێنی و نەرێنی بەجێ دێڵن لەسەر ڕەوشی سیاسی لە عێراقدا و هەرێمی کوردستانیش گرێدرا و بە عێراقەوە بە هەمان شێوە کاریگەری خۆی دروست دەکات و ڕۆژانە وەک دەبینین لێرە و لەوێ کە باس لەوە دەکرێت ئەو ڕووداوانی لە ناوچەکان ڕوودەدەن کاریگەریەکانی عێراقیشی لێ بێبەش نابێ لێ بێبەری نابێ. هەر بۆیە دەمەوێت کەمێک قسە لەسەر ئەو بارودۆخانە بکەین کە ئێستا ڕوودەدەن و بە تایبەتیش لە ناوخۆی عێراق لەسەروی هەموو شیانەوە دوورخستنەوەی محەممەد حەلبوسی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە پۆستەکەی و هەروەها سەروەختی بانگەشەکانی هەڵبژاردن و ناڕەزایەکانی لایەنی سەدرریەکان سەبارەت بە بەشداری نەکردن و بایکۆتی هەڵبژاردن و زۆر بابەتی دیکە لەگەڵ بەڕێز کاروان یاروەیس ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵم دەبێت. کاک کاروان سپاس بۆ ئامادەبوونت. دەکرێت بەو پێی کە جەنابتان ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراقن هەر بەوە دەست پێ بکەم ئەم بارودۆخە لە ناکاو کتوپڕەت چی بوو کە بەسەر محەممەد حەلبوسی داهات و لە گەرمەی دانیشتنی ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا هەواڵیەوەیان پێدا کە لە پۆستەکەی دوور دەخرێتەوە؟ بەڵێ زۆر سپاس سڵاو لە ئێوە و لە بینەرانی کورساتیش. خۆ لە ڕاستیە ئەم جۆرە گۆڕانکاریانە چ گۆڕانکاریانەی کە بە هێواشی قۆناغ بە قۆناغ و چاوەڕانکراون ڕوەدەن وەچی ئەو گۆڕانکاریانەی کە کتوپڕن لە پرۆسی سیاسی لە عێراق لە کەشە سیاسەکان لە عێراق ڕوەدەن لە ڕاستی شتی چاوەڕانکراو وەکرێ بڵێن ئاسایین. یعنی ئەگەر ئێمە لەم خولەی با بڵێن پەرلەمانی عێراقەوە لەم 2 ساڵی ڕابردوو تەمەشا بکەین کۆمەڵێک گۆڕانکاری کتوپڕ و گۆڕانکاری بنەڕەتی ڕوویاندا هەر لە کشانەوەی ڕەوتی سەدر لە پەرلەمان و لە پرۆسی سیاسی هەر لە قرارەکانی تری دادگایی ئیتیحادی و ئەو گۆڕانکاریانەی کە دوێنێ هاتنە ئاراوە ئەکرێ بڵێن بۆ سروشتی پرۆسی سیاسی لە عێراق و بۆ سروشتی ئەو هاوکێشانەی کە تەحەکوم بە پرۆسی سیاسی لە عێراقەوەکەن ئەم شتانە چاوەڕوان کراون. لە ڕاستی ئەم کەیسە کە لە دادگای ئیتیحادی هەبووە کە کەیسی پەرلەمانتاری پێشوو لەیزدلێوی بووە لەسەر سەرۆکی پەرلەمانی عێراق بەڕێز محەممەد حەلبوسی. ئەمە تقریبان ساڵێکە یاخود کەمتر لە ساڵێکە ئەم کەیسە لە دادگا بەردەوامە چەندین دانیشتن کراوە و پێشتریش یعنی با بڵێن هەم تیمی پارێزەرانی هەردوو لە لایحەی جیاجیاوە بەڵگەی جیاجیان خستوەتە ڕوو ئەوەی کە چاوەڕوان ئەکرا کە دادگا بڕیار بدا بەوەی کە ئایا دوورخستنەوەی لەیزدلێمی بەو دەست لە کارکێشانەوەی کە بەڕێز سەرۆکی پەرلەمان دایبوو بە دادگای ئیتیحادی و لەسەر ئەساسی ئەو دەست لە کارکێشانەوەی پێشووی لە زلێمی کە دوورخرایەوە چاوەڕانکرا بوو کە دادگا قرارێک بدا ئایا دوورخستنەوەی ئەم پەرلەمانتارە یاسایە یاخود یاسایی نییە. بەڵام دوێنێ یعنی قرارەکەی دادگا بەشێکی گرنگتری لە خۆگر کە ئەوە بوو با بڵێن قراریشی لە حکمیشیدا لە دژی بەڕێز محەممەد حەلبوسی و بەما لە ڕاستیە گۆڕانکارێکی کتوپڕ بوو. هەتا ئێمە قەرار بوو کە دانیشتنی پەرلەمان دەست پێ بکە بەڕێز محەممەد حەلبوسی هاتە قاعەکە ڕێژەی ئامادەبوون نەبوو دوایی گەڕایەوە بۆ کافتریا دوایی لە ڕێڕەوەکانی ناو پەرلەمان بوو ئاسایی بوو یعنی بەڵام لە کتوپڕەم خەبەرەی پێ ڕاگەاندرا بۆیە وتەیەکی کورتی پێشکەش کردووە دانیشتەکەی هەڵگرت. ئێستا هاوکێشەی پێشبینی کراوە بوو ئەم بڕیارە دەچێت ینی بۆ خۆی ئاگادار بوو بە هیچ شێوەیەک ئاگادار نەبووە. یعنی نەک چونکە ئەوەی کە پێشبینی کراو بوو
دوێنێ پێشتر ڕاگەیاندرا بوو لە دادگا ڕاگەیاندبوو لە سایتەکەیشیان لە سایتی دادگای اتحادیە بوو کە ڕۆژی سێشەممە دانیشتنەدا جلسەی قرارە جلسەی خوێندنەوەی قرارە لە سەردا سکاڵاکەی لە ئیزدلێبی کە سکاڵای کردووەڵێ من بە ناقانونی لە ئەندامەتی پەرلەمان دوور خراومەتەوە هەموو پێشبینیەکان بۆ ئەوە بوو دادگا قرار بدە ئایا دوورخستنەوەکەی یاسایی بۆ یاخود یاسایی نەبووە یعنی ئەگەر ئەم قرارە دادگا بیوتە دوورخستنەوەی لە ئیزدلێبی یاسایی بووە ڕووداوێکی گەورە نەبوو ئەگەر بیوتە یاساییش نەبووە لە ئیزدلێبی وەک پەرلەمانتار بگەڕێتەوە بۆ ناو پەرلەمان هەر ڕووداوێکی سیاسی گەورە نەبوو بەڵام ئەوەی کە ڕووداوی سیاسی گەورە بوو کە بەشی دووەمی قرارەکەی دادگا بوو کەەوە بوو ئەندامێتی بەڕێز محەممەد حەلبووسی هەڵوەشاندەوە. باشەکە کارۆن دەرفەتیان بواری ئەوە ماوە کە ئەم بڕیارە پێداچوونەوەی پێدا بکرێتەوە یان چانسی ئەوە ماوە کە محەممەد حەلبووسی بگەڕێتەوە بۆ ئەنجومەنی نوێنەران؟ خۆی لە ڕاستیە یعنی دادگای ئیتیحادی دادگای فدراڵی عێراق حکومەکانی بڕیارەکانی قابلی تەعن و تەمیز نییە و ئەمە یعنی معلومە بە هیچ شێوەیەک پێشتر ئێمە با بڵێن حاڵەتی لەم جۆرەمان نییە دادگای ئیتیحادی قرارێکی دابێ تەمیز کرابێتەوە چونکە دادگا لە خۆی گەورەتر نیە دادگای ئیتیحادی بڵێ لە دادگایەکی تر و پێشتر و بە پێی یاسایش و پێشترش ئێمە تەجروبەیەکمان نییە نمونەیەکمان نییە کە دادگای ئیتیحادی قرارێکی دابێ حکمێکی دابێ لە ڕووی یاساییەوە دوای ئەوە تەفسیرێکی دەستوری کردبێ دوای ئەوە تەعن کرابێ یاخود تەمیز کرابێتەوە چونکە بە نییە یعنی بەس هیچ بەمە بێ هیچ دەرەچەیەکی یاسایی نییە دەستوری نییە بۆی بەڕێز محەممەد حەلبووسی بگەڕێتەوە بەڵام خۆتە زانی ینی زۆر جار ئیشتیهات هەیە بۆ قانون و زۆر جار ڕێگە چارە دۆزرێتەوە بەڵام لە ڕاستی ئەمانە ئێمە بیرمان نەچێ ئێمە لە عێراقین و دادگاکان با بڵێن 100% سربەخۆنین و بزات دادگای ئیتیحادی دادگایەکە قرار لە کەیسە سیاسیەکان کەیسە دەستوریەکانەدا لەبەرەوەمە لەم قۆناغال بۆ ئێستا قورسە لە ڕاستیە. باشە کاکە کاروانەنی بابەتی ئیسارەکردن یان ناردنی دۆسیەکان بۆ دادگای فدراڵی بەگشتی هەنی نەک بە تەنها لەم بابەتی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەم ساڵانەی دواییدا کە خەڵک زیاتر هانا بۆ دادگای فدراڵی دەبات ینی هەتا لە هەرێمی کوردستانیشەوە ئەو سکاڵانی کە دەبرێتە دادگای فدراڵی لەم چەند ساڵی ئاخیرە ڕەنگە پێشتر شتێکی نامۆ بوو بێ کە دۆسەیەک لە هەرێمی کوردستان چەقپەستوو بووە هانا بۆ دادگای فدراڵی بەڕی ئەکرێ پێم بڵێ ینی ئەمە چۆنە ئەم بابەتە وەک جۆرێک لە چاولێکەری لێ نەهاتووە لە شەقامی سیاسی عراقیدا هەر بابەتێک کە لە جێگەیەک دەزانن دەگاتە بنبەستانە بۆ دادگای فدراڵی دەبنوە ئەم دادگایە لە کۆی ئەو دۆسیانی کە بڕیاری لەسەرداوە بۆ پێی کە جەنابەت ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراقی هەست دەکەی لە زۆرینەیانە بڕیاری دروستی دابێ؟ خۆی لە ڕاستیە ئێمە هەم وەکو پەرلەمان وەکو فراکسیۆنی یەکێتی و هەم وەکو یەکێتی وەکو حزب ڕێزی زۆرمان بۆ هەموو دادگاکان هەیە و لە زمنیها دادگای ئیتیحادی ئێمە هیچ جۆرێک تەدەخولێک و هیچ جۆرە تحلیل و تەفسیرێک بۆ بڕیارەکانی ناکەین حەق بوو یاخود ناحەق بوو قانونی بوو دەستوری بوو یاخود دەستوری نەبوو ئەمە ڕێزی تەوامان بۆ بڕیارەکانی دادگا هەیە وەکو سیاسیە وەکو ڕئیەکێتی و وەکو شخصیش لە ڕاستیە ئێمە من بۆ خۆم تایبەتمەند نیم یعنی پسپۆری تایبەتمەند بە یاسا و دەستور نیم و بە تایبەتی بڕیارەکانی دادگای ئیتیحادی کە بەشێکی زۆری پەیوەندی بە دەستورەوە هەیە ئەم بڕیارانە بڕیاری قورسن کەیسی قورسن خەڵکی یاسایی و لەناو خەڵکی یاسایی خەڵکی تایبەتمەند و بە تەجروبە وردی ئەوێ کە تحلیلی بۆ بکە بەڵام ئایا وەکو پەنابردن بۆ دادگای فدراڵی دادگای ئیتیحادی ئەم پێشتر چەند ساڵی ڕابردوو لە ئێستا ئەم کەیسانە هەیە ئەمە حاڵەتێکی تەبیعیە ئێمە سیستەم لە عێراق سیستەمێکی ئیتیحادیە سیستەمێکی فدراڵیە و ئەم دادگایە لە زەمەن سیستەمەکە هەیە بۆیە تەبیعیە بۆ یەکلاییکردنەوەی کێشەکان بە تایبەتی و کێشانەی پەیوەندی بە کێشە سیاسیەکانەوە هەیە بۆ ئەو قەزیانەی کە ڕەهەندی دەستوری هەیە بۆ ئەم کەیسانە تەبیعیە یعنی پەنا بۆ دادگا ببرێ و نەک تەبیعیە بەڵکو ئەمە ڕێگە دروستەکەیە چونکە ئەمە بە
دادگا کێشەکانمان یەکلا بکاتەوە خۆ ئێمە لە ڕاستیە لە پرۆسەیەکین ناوی پرۆسی سیاسیەوە لە سیستەمێکی سیاسیین کە ئەم سیستەمێکی ئیتیحادیە هەر ئەبێ پەنا بۆ دامەزراوە دەستوری دامەزراوە یاسایەکان بین پەنا بۆ پەرلەمان بین پەنا بۆ دامەزراوەکانی تر بین خۆ شوێنی ترمان نییە بڵین بچنە شوێنی تر تەسوی حساباتی سیاسی خۆمان بکەین بۆ یەوەکو پەنابردن من پێم وایە ئاساییە بەڵام زۆر جار پەنابردن تەزیلکردنی سکاڵا پەنابردن بۆ دادگای ئیتیحادی ئاسانە بەڵام زۆر جارە بێ ڕەهەندەکانی بخوێنرێتەوە چونکە ناکرێت پێت وابێتەوە تۆ کەیسێکت هەیە قەزەیەک تێشتە دادگای ئیتیحادی چونکە لەبەرەوە قەراری ئەم دادگایە قەرارێکی با بڵێن باتەوە قابلی تەعن و تەمیز نییە لەبەرەوە دواییتر نەتیجەکەی خەتەرە ئێمە کۆمەڵە کەیسمان هەموو بەڕاستی فراکسیۆنێکی کوردستانی لە پەرلەمانی عێراق بردێ محکەمەی ئیتیحادی مەسلەی موچە مەسلەی پاشکەوت مەسلەی ئەوانان لە نەتیجە قەرارەکەی بە زیانی خەڵکی کوردستان شکایەوە بۆیە ئێمە ئەبێ ئاگدار بینەوە تەزیلکردنی داوا لە دادگای ئیتیحادی وەکو ڕۆتیناتی یاسایی و دەستوری ئاسانە بەڵام ئەبێ لێکەوتەکانی بخوێنینەوە چونکە بێتە سابقەیەکی قانونی ئەمێنێ زۆر جار مەسەلەن پرسیار لە ئێمە بکەن باشە فلان پەرلەمانتاری عێراقی لەسەر فلان کەیس دژی هەرێمی کوردستان سکاڵای تۆمار کرد ئێوە بۆ لەسەر فلان کەیس سکاڵات تۆمار ناکەن ئێوەش ئەمە ئەتوانین بڕۆی سکاڵات تەزیلکەین بەڵام ئەگەر قەراری دادگاکە هاتەوە ڕەتکردنەوەی داواکەی ئێمە بوو وەبوو بە سابقەیەکی قانونی و کەیسەکەمان لە دەستدا ئەمە خەتەرە گەوراکەیە زۆر جار پێمان ئەڵەن بۆ نمونە ئێوە بۆ لەسەر کەیسی قەرەبووکردنەوەی ئەنفال بۆ نمونە بۆ سکاڵات تۆمار ناکەن باشێ مەگەر هەر هاکەزایی چوو سکاڵامان تۆمار کرد بەبێ بەڵگا بەبێ ئەوەی خۆمان حازرکەین بەبێ ئەوەی تیمێکی پارێزەران و تیمێکی ڕاوێژکاری یاسایی و دەستوری شارەزامان هەبێ چون ناو کەیسەکەەوە دواتر محکەمە ڕەتی کردەوە هەتا ئێمە کەیسە لە دەسەدەین بۆیە ئەمانە زۆر جاریش بەشێک لە بڕیارەکانی ئەم دادگایە بەڕاستی عنی بۆی ڕاشکاو بین پرۆسی سیاسی لە عێراق ئەشەڵەقێنێ و ئەستقراری سیاسی لە عێراق ئەشەڵەقێنێ و هاوکێشەکان سەر تاپە ئاگۆڕەیە یعنی ڕەنگە لە دۆخێکا بڕیارێک دەرکام دادگایە لە ئانووساتێکا بێ لە دۆخێکا بێ لە هەلومەرجێکا بێ یعنی بە باشی بۆ عێراق نەشکێتەوە چونکە وەزعی عێراق بیرمان نەچێ وەزعێکی حەساسە وەزعێکی ئاڵۆزە کۆمەڵێ هاوکێشەی ناخۆیی پەیوەندی نێوان پێکاتە سەرەکیەکانی عێراق لە نێو پێکاتەکانی عێراق شیعات لە ناوماڵی خۆیانە کێشەیانە ئیتار و تەیاری سەدری سونەکان لە ناوخۆیانە سێ چوار ئاراستان کێشەیانەیە کورد کێشەی هەیە و هاوکێشە ئەقلیمیەکانیش و ئەو کێشانەی کە پەیوەندی بە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشەوە هەیە وای کردووە دۆخی عێراق حساستر بکە هەستیارتر بکە بۆیە زۆر جاری عنی ئەم بڕیارانە ڕەنگە لە تەوقیتێکا بێ جۆرێک لە مەترسی لەسەر دۆخی سیاسی عێراق دروست بکە کاک کاروان دەبینیت کە لە هەرزوو کاردانەوەی ڕوتەکەی محەممەد حەلبوسیەوە بوو کە پەرلەمانتارەکانی بایکۆتی دانیشتەکانی انجومەنی نوێنەرانیان کردووە وەزیرەکان نامەی دەست دەکات کێشانەوەیان ئاراستەی سەرۆکی ئەنجومەنی وەزیران کردووە بەانی ئەگەرم دۆخە بەم شێوەیە بەردەوام بێەوە وەک جەنابیشت باست کرد بڕیارەکانی دادگای فیدراڵی بواری تەمیزکردنەوەی تێدا نییە چی چاوەڕی دۆخی پەرلەمان و حکوومەتیش دەکات بەڵێ لە ڕاستیە کاردانەوەکانی حزبی تەقەدوم کە حزبی بەڕێز محەممەد حەلبوسیە کاردانەوەکان چاوەڕان کراوە چونکە سەرۆکی حزبەکە لە پۆستەکەی دوورخراوەتەوە و ئەمان تەبیعی ئەی چاڕەکراوە پەنا بۆ هەندێک کاردانەوە و پەنا بۆ هەندێک ڕاکێشانی هەندێک کارتی فشارە بن بەڵام ئەمڕۆ حزبی تەقەدومیش یعنی بیرمان نەچێ بەشێکی سەرەکی ناو پێکاتەی سونەیە ناو هێزە سیاسەکانی سونە یەکێک لە هێزە سەرەکیەکان بە دڵنیاییەوە بە تەسیراتی ئەبێ لەسەر پرۆسەی سیاسی بەڵام من پێم وایە ئەمە پرۆسەکە پەک ناخەوە پێم وایە دۆخەکە لە ڕێچکە دەرناکە لەم قۆناغا ئاڵۆزی دروستەکە سەرێشە دروستەکە بەڵام دوجار ئەم کێشانە مەحکومن بەوەی کە چارەسەر بکرێن
و ئێمە یعنی ئێستا لە ناو پێکاتەی سونە تەنها تەقەدوم تەمسیلی سونە ناکە سیادە هەیە عەزمەیە سەربەخۆکان هەن بەڵام بەدڵیایەک وتم تەقەدوم گەورەترینی هێزیانە و سەرەکیترینی هێزیانە ئەمە ئاڵۆزی و کێشەی سیاسی دروستەکە بەڵام لە یەکەم تەجروبە ئەمڕۆ پەرلەمانی عێراق دانیشتنی خۆی کرد و ڕێژەی ئامادەبوونیش کە نزیک بوویەوە لە 180 پەرلەمانتار و بەرنامەکانی خۆیشی دوو بڕگەی سەرەکی و دوو بڕگەی گرنگ بوو بەڕێی خست و بڕیارە ڕۆژی شەممە خوێندنەوەی دووەم بۆ هەمواری یاسای کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق بکە و ڕۆژی چوارشەممەی داهاتوویش دەنگی لەسەر بدا و پەسەندی بکە. باشەکە کاران بڕیار نییە لە یەکەم دانیشتنی دوای سەرۆکی ئەنجومەنی نوێنەران دەستپێکە سەرۆکی نوێ هەڵبژێرن ینی ئەم بارودۆخە چی لێ دەدانی لە پەرلەمان ناخۆی سەیریکە ئەمە لەبەرەوە دانیشتانە دانیشتی تایبەتن ئێمە بیرمانەچی ئێستا پەرلەمان لە نۆی یانزەوە لە نۆی مانگی یانزەی ئەم ساڵەوە پەرلەمان چۆتە پشووی وەرزی یاسادانان واتە لە نۆی یانزەی 2023 تا نۆی یەکی 2024 پەرلەمانە بێ لە پشوو بێ بەڵام لەبەر دوو هۆکاری سەرەکی یەکەم ئەم وەرزی یاسادانانەی کە ئاخر وەرزی یاسادانان سێ جەلسە مابوو سێ دانیشتن مابوو بۆی تەکمیلەی ژمارەی ئەو دانیشتانە بکە کە پێویستە پەرلەمان لە هەر وەرزێکی یاسادانان بیکە چونکە ئەگەر ژمارەی جەلسەکانی تەواو نەبێ نەقسی هەبێ دوایی احتیمالە لە دادگا ئەمە تەعەن بکرێ و دادگا بتوانێت قرار بداکە بڵێ ئەم لە فلان وەرزی یاسادانان پەرلەمان هەموو ژمارەی دانیشتەکانی تەواو نەکرد لەبەرەوە سێ جەلسە ماوە بێ بیکە. دوو مەسەلەی تعدیلی قانونی مفۆزیەی انتخاباتە چونکە حوتی یەکی 2024 ئەم ئەنجومەنی کۆمیسیارانەی کە ئێستا هەن کە ئێستا سەرپەرشتی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزەکانی عێراقەکەن تەمەنی یاسایان کۆتایی پێدیێ واتە 90 ڕۆژ 20 ڕۆژ دوایی دەنگدانی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان ئەم ئەنجومەنی کۆمیسیارانە ماوەی یاسایان کۆتایی پێدیێ ئایا پرسیارەکە ئەوەیە ئەنجومەنی کۆمیسیاران لە ماوەی 20 ڕۆژ ئەتوانن سکاڵەکان تەعنەکان لەسەر هەڵبژاردن وردبینی نەتیجەی هەڵبژاردن و پەسەندکردنی نەتیجەی کۆتایی هەڵبژاردن تەواو بکەن بەدڵنیایە ناتوانێت تەواوی بکە و کە کەوتە بۆ شای یاساییشەوە هەموو ئیشەکانە وەستێەوە ناکرێتەوە بە پەلە دانیشتن بکرێت یا خۆت ئەنجومەنێکی تازە هەڵبژێری بۆیە دوای ئەمەشە دوای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان ڕاستەوخۆ کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق درێژە ئەدا بە ئامادەکاریەکانی بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کە بڕیارە شوباتی ساڵی داهاتوو بەڕێوە بچێ لەبەرەوە بە باش زانرا وا بە گرنگ زانرا ئەم سێ جەلسەیە بکرێ ئەم سێ جەلسە سێ جەلسەی تایبەتن دانیشتنی ئاسایی نین بە گوێرەی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان دانیشتنی نائاسایی سەرۆکی پەرلەمان سەرۆکاتی پەرلەمان داوای ئەکات کە کاتێ پەرلەمان لە پشوا بوو سەرۆکی پەرلەمان یاخود سەرۆکاتی پەرلەمان داوایەکەن یاخود نەخێر 50 پەرلەمانتار موزەکەرێک ئیمزاکەن داوا ئەکەن کە پەرلەمان پشوەکەی ببڕێ و دانیشتنی تایبەتکە بۆیە ئەمڕۆ 50 پەرلەمانتار ئیمزایان لەسەر یاداشتێک کرد داوایان کرد کە جەلسەی سێ جەلسەی تایبەت بکرێ ئەمڕۆ یەکەم جەلسەی کرا ڕۆژی شەمە خوێندنەوەی دووەم و گفتوگۆی هەمواری یاسایی کۆمیسیۆنە و ڕۆژی چوارشەممەی داهاتوو پەرلەمان هەمواری یاسایی کۆمیسیۆن پەسەند دەکا و ئەچێتە پشووی وەرزی یاسادانانەوە تا نۆی یەکی 2024 پەرلەمان پشووی هەیە بۆیە کێشەیەکی نابێت تا ئەو کاتە دەرەچەی چارەسەر ئاسۆی چارەسەر بۆ ئەوەی کە کی ئەبێتە سەرۆکی داهاتووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئاسۆی چارەسەر بە دەرەکەوێ و بە پێی ئەمڕۆ کە خوێندنەوەی یەکەم بۆ ڕەشنووسی هەمواری یاسایی کۆمیسیۆن کرا ئەم ئەنجومەنی کۆمیسیۆرانە کاتێک دیاری نەکراوە بڵێ 6 مانگ بڵێ لە فلان ڕۆژ دەست پێکات لە فلان ڕۆژ تەمەنیان کۆتایی دێ نەخێر بە جۆرێکە کراوەیە تعدیلەکە بەو شێوەیە ئەنجومەنی کۆمیسیۆرانی ئێستا بەردەوامە بن لەسەر کارەکانیان هەتا تەواوکردنی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق هەتا تەواوکردنی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و
تەزیقکردنی ئەنجامی کۆتایی پەرلەمانی کوردستان باش واتە ئەم ئەنجومەنی کۆمیسیۆرانە کاتێکە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان تەواوەکەن ئەنجامی کۆتایی پەسەند دەکەن لە ڕۆژی پەسەندکردنی ئەنجامی کۆتاییوە ئەم ئەنجومەنی کۆمیسیۆرانە ماوەی یاسایان کۆتایی دێ و دەبێت ئەنجومەنێکی تازە کاکاروانە هەندێک قسە و باسە بوو لەوەی کە هەندێک لایانی سیاسی عراقی لەگەڵ ئەوەدان کە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان دوا بخرێەوە ئەمڕۆژ ژمارەیە کۆبوونەوە کرا بوون لە نێوان لایەنە سیاسەکان ئەم بابەتە هەز دەکەی تەنها وەکو بابەتیشی ئەعلامیان وەکو فشارێک بەکاردەیان ئەمە نیەتی جدیە لای هەندێک لایانی سیاسی عراقی بابەتی دواخستنی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان خۆ دەزانی بانگەشە دەستی پێکردو چۆن دەکرێت ئێستا لەم کتوپڕەدا بڕیاری دواخستنی هەڵبژاردن بدرێت لە ڕاستیە ئەوەی کە باسەکرێت تا پێش دوێنیە تا پێرێ بەشی هەرە زۆری هێزەکانی ناوی تاری تەنسیقی و هەموو هێزەکانی سوننا لەگەڵیشە حزبی تەقەدم و بەڕێز محەممەد حەلبووسی مسڕ بوون لەسەر هەڵبژاردن ئەجابدانی هەڵبژاردن لە کاتی خۆیان تا ئێستش واڕوە پرۆسەکە و ئەوەی ئەمڕۆژ کە خوێندنەوەی یەکەم بۆ هەمواری یاسای کۆمیسیۆن کرا ئاماژەیەکە کە بڵێ ئیرادەکان جدین و هەوڵەکان جدین کە هەڵبژاردن لە کات خۆیان بکرێ چونکە ئەگەر هەڵبژاردن دوا بخرێ بۆچی بەم پەلەپەلە پەرلەمان دانیشتنی تایبەتەکە بۆی قانونی فۆزەی انتیخاباتی عێراق هەموار بکاتەوە و ئامادەکاریەکانیش تەواو بوون و ڕێچکەکان قۆناغا فەنیەکانی خۆی بڕیوە قۆناغا یاسایەکانی خۆی بڕیوە پرۆسەکە ماعەدا ئەوەی کە پێشهاتێکی سیاسی گەورە بێتە پێشەوە ماعەدا ئەوەی کە پشێویەک دروست بێ لە عێراقا یاخود دۆخێک دروست بێت تەسیل لەسەر دۆخی ناوخۆی عێراق بکە ڕێگر بێ لەوەی پرۆسەکە ئەنجام بدا بەڵام وەکو بڕیاری سیاسی هەموو هێزە سیاسیەکان لەگەڵ ئەوەن کە هەڵبژاردن لە کاتی خۆی ئەنجام بدرێت کاکاروان ئەگەر هەڵبژاردن بکرێ ئەگەر محەممەد حەلبووسی بەم بڕیاری دادگا ڕازی بێ و سەرۆکێکی نوێ بۆ ئەنجومەنی نوێنەران هەڵبژێرێ و دەزانیت کە لایەنێکی سەرەکی بەشداری هەڵبژاردنە حزبەکەی محەممەد حەلبووسی لە هەڵبژاردندا چ کاریگەریەکی لەسەر پێگەی محەممەد حەلبووسی دەبێت ئەم بڕیاری دادگای فدراڵی وڵا خۆی دوو خوێندنەوە هەیە خوێندنەوە هەرە بەهێزەکەی ئێمە لە عێراقای و سروشتی ڕۆژهەڵات کۆمەڵگای ڕۆژهەڵاتی و عێراق لە زمینیها ئەوەیە کە ئینسان پۆستی لە دەست بوو بەرپرسیارەتی هەبوو ئیمکانێتی مادی لە بەردەسا هەبوو دەسڵاتی لە بەردەسا هەبوو بە دڵنیایی واتوانێت باشتر ئیشکا لە هەڵبژاردن و بە دڵنیاییوە خەڵکیش باشتر بە قسەیەکە و خەڵکیش ئیشی پێێتی ئەچێ دەگێداتێ و لە دەوری کۆ ئەبێتەوە بەڵام کە هەر سیاسیەکە دەسەڵەدارێک کە پۆسی لە دەست نەمێنیەوە دەسڵاتی لە دەست نەمێنێ بەڕاستی تەسیراتێ بێ ئەمە تەسیراتی گەورەیە بێ و پێگەت تەسیراتێ مەنسوب تەسیراتێ لە عێراقا هەم تەسیراتی لەسەر پرۆسی سیاسی و تەسیرات لەسەر خەڵکەیە ئەمە لەلایەک ئەمە خوێندنەوە ئەمە ئەگەرە گەوراکەیە ئەگەرەکەی تر چییە لە ئەنبار لە بەشێک لە مووسڵ کەمتر لە هەندێک لە پارێزەکانی توریست سوننا هاوسۆزیەک بۆ بەڕێز محەممەد حەلبووسی دروست بێ کە چۆن بڵێ وەکو مەخدوور سەیریکەن دەنگی بدەنیە بەڵام من پێم وایە ئەگەرێکی با بڵێن لە چاو ئەگەری یەکەمە ئەگەرێکی زەعیفە بەڵام ئەم هێزەی بەڕێز حەلبووسی و حزبی تەقەدم ئەمێنێتەوە و بەشێکە بێ لە پرۆسە سیاسەکە و بەشێکە بێ لە هێزەکانی سوننا ئایا حەجمی لە دوایم هەڵبژاردن چی لێ دێت چی لێ نایە ئەوە قسەیەکی ترە باشە دەمەوێت بابەتی مەسەلەی دوورخستنەوەی محەممەد حەلبووسی بەجێ بەڵین قسە لەسەر هەندێک لەو بڕیار و لەو هەڵسوکەوتە لە کتوپڕانە بکەین کە ڕوتی سەدر بەسەرکردایەتی مختەدا سەدر دەینوێنێ کە بینیمان دوێنێ لایەنگرانی هاتنە سەر شەقام و ناڕزاییان دەربڕی و باسییان لەوە کردووە کە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بایکۆت دەکەن لەم هەڵوێستە تازەیە سەدرەوێ بەچی بگا لە ڕاستیە ئەمانە ئەم تویتەکەی ئاخر تویتی بەڕێز مختەدا سەدر و هەندێک جم و جوڵ ئەمانە ئاماژەی ڕوونن کە ئەوان مقاتعی ئینتیخابات دەکەن و دەنگ نادەن یعنی
بەڵام بڵێ لە ئەسەر ئاستی سیاسی جوڵەیەک هەبێت جموجوڵێک هەبێت لۆبیەکی بەرفراوان هەبێت پێیان وابێ کە مادام تەیاری سەدری مقاتعی هەڵبژاردنە کابی هەڵبژاردن دەکرێ شتێکی وان نییە. یەک دوو دەنگ ڕەنگە هەبوو بێت بەڵام بڵێوەکو ئیرادەی سیاسی زۆرینەی سیاسی نەخێر زۆرینەی سیاسی بسڕن لەسەر ئەوەی کە هەڵبژاردن لە کاتی خۆیان بکرێ بەڵام بە دڵنیاییەوە بەڕێز مقدادا سەدر کاریگەری گەورەی لەسەر هاوکێشەی سیاسی هەیە لە عێراقا و لەسەر هەڵبژاردنیش کاریگەری گەورەی ئەبێ بەڵام پرسیارەکە ئەوەیە ئایا بەڕێز مقدادا سەدر اکتیفاکە بەم تویتێکی کرد داوای کرد کە ڕایگەیان ئێوە بەلایگرانی ئەگەر بەشداری هەڵبژاردن نەکرد من پێی دڵخۆشە بم اکتیفاکە بەمە یاخود نەخێر هەتا ئێمە نزیک بینەوە لە هەڵبژاردن و لە ڕۆژی دەنگدان تەسعیدی ترەکە پەنا بۆ جموجوڵی ترە بە ئەمە پرسیارەکەیە ئەگەر تەسعید بکە پەنا بۆ جموجوڵی تر ببە و تعبیەی جەماوەری گەورەتر بکە بڕژێتە سەر شارە و ڕۆژی دەنگدان سیناریۆی تریان هەبێ بەڕاستی بە کێشە دروستەکە بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان. باشە کاروانیانی مقتەدا سەدر خۆ دەزانی بەو ژمارە زۆری لە پەرلەمانتاران لە پەرلەمانی عێراق شایەوە بەردەوام ناڕزایی دەردەبڕە ڕۆژێک بەلایەنگرانی دەڵێ وەرنە سەرشەقام ڕۆژێک دەڵێت تا ئێرە بەس بگەڕێنەوە و دیار نییانی سەرکردەیەکی ناڕازیە ڕوتێکی ئۆپۆزیسیۆنە ینی خوێندنەوەکان بۆ هەڵوێستەکانی مقتەدا سەدر تۆزێک ئەستەم و زەحمەتە ینی هەندێک جار هەر بۆ خۆی بڕیارەکانی خۆی هەڵەوەشێنێتەوە ینی پێ دوایە لە دوای ئەگەر بێت و بەشداری هەڵبژاردن نەکەن و بایکۆتی هەڵبژاردنیش بکەنانی ئەجەندای دوای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان چیانی لەلایەن ڕوتی سەدرەوە؟ لە ڕاستیە مەسلەی ئەوەی کە بڕیارەکان هەڵوێستەکانی ڕوتی سەدر و بەڕێز سەید مقتەدا جێگر و ڕوون نین پەیوەندی بەوە هەیە یەکەم بەڕێز مقتەدا سەدر کەسایەتێکی ئاینی گەورەیەوە خۆی بنەماڵەکەی کاریگەری گەورەیان هەیە لە عێراقا بۆیە یعنی زۆر جار ڕوتی سیاسی حزبی سیاسی کە پاشخانێکی سیاسی تاریخێکی سیاسی هەیە یعنی منهەجی سیاسی ئەزانێت چۆن قەرارەداوە چۆن مامەڵە لەگەڵ هاوکێشەکانەکە بەڵام ڕوتی سەدر یعنی ئەوان محکومن بە ڕێی بەڕێز مقتەدا سەدر خۆیان و ما بڵێن هەم ڕوتەکە لە ڕووی سیاسیوە و هەم جەماوەرەکەیان هەمویان محکومن بەوە کە بەڕێز مقتەدا سەدر چی ئەڵێ و چی ناڵێ لەبەرەوە مادام مەسەرەن هەڵوێستەکان مادام جموجوڵەکان سیناریۆکانیان با بڵێن پەیوەندی بە ڕە و قسەی بەڕێز مقتەدا سەدرەوە هەیە بۆیە یعنی حاڵەتێکی تەبیعیە بە چاوەڕانی ئەوە بکەین ئەمڕۆ هەڵوێستێکی بێ سبەی هەڵوێستێکی ترێ بێەوە جۆرێک لە ناجێگیری لە هەڵوێستەکانە هەبێ بەڵام بە دڵنیاییەوە بەڕێز مقتەدا سەدر پێش هەڵبژاردن و دوای هەڵبژاردن و لەم هاوکێشە سیاسیانەی عێراق پرۆسە سیاسیەکە بەم جۆرە بمێنێ هەرژمارەیەکی گەورەی و کاریگەری گەورەیە بێ. باشە ئەم بارودۆخانی کە ڕوو دەدەنیانی لە عێراقدا ئەمە بابەتی هەڵبووسی و ئەم بە بڕیارانەی کە مقتەدا سەدر دەیداوە ناکۆچی و جێروگرفتی نێوان لایەنەکانی دیکەی عێراق هەموو ئەمانە چ کاریگەرێک لەسەر کەشی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان دروستەکەن بە بڕوای تۆ؟ لە ڕاستیە هەڵبژاردنەکە لە دۆخێکی قورس بەڕێوە چیە دۆخی ئیقلیمی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەو دۆخی لە غەزە دروست بووە کاریگەری لەسەر سووریا لوبنان لەسەر هێزەکانیش با بڵێن ئەو هێزانەی کە لە عێراقەوە ناوبەناو دەستێوەردان لە شەڕەکە ئەەکەن ئەمانە دۆخێکی قورسە ئەمە یەکێکە لە هۆکارەکان هۆکارەکەی تر بەڕێز مقتەدا سەدر و ڕێی بەڕێز مقتەدا سەدرە کە ئەعلانی مقاتعەی انتخاباتی کردووە نازانێ هەنگاوەکانی داهاتووی چییە و دۆخێکی تریش کە لە دوێنێەوە جۆرێک لە ئاڵۆزی دروست بووە قرارەکەی دوێنێ دادگای ئیتیحادیە لەسەر بەڕێز محەممەد حەلبووسی ئەمانە دۆخی قورسن لە ڕاستیە بەڵام ئێمە بیرمانە چێ هەموو هەڵبژاردنەکانی عێراق بەم دۆخانەت یەپەڕیون هەڵبژاردنی 2014 وازع بوو داعش زۆر پەلی کێشا بوو
داعش زۆر بەقەوت بوو هەڵبژاردننی 2021 بەڕێز مقدەدا سەدر تا آخر با بڵێ کات کە بانگەشە دەست پێ بکە مقاتعی کردبوو و هەڵبژاردنەکانی تریش هەمووی وایە ئەمە دۆخی وەکوتم بەمە سروشتی دۆخی سیاسی پرۆسی سیاسیە لە عێراق نابێ زۆر بەنادیدەی بگرین و نابێ پێشمان وابێ هیچ شتێک بەڕێوە ناچێ لەبەرەوە دۆخەکە قورسە پرۆسەی بانگەشە دۆخی قورسا بەڕێوە چێ بەڵام هەتا ئێستا هەموو ئیرادەکان و هەموو هەوڵەکان و هەموو بۆچوونە سیاسیەکان لەسەر ئەوەی هەڵبژاردن لە کاتی خۆی ئەنجام بدرێت. باشە کاکاروان دەمەوێت بەشی کۆتایی گفتوگۆکەمان تەرخام بکەم بۆ ئەو کێشە و گیر و گرفتە دارایانی کە تاکو ئێستا لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا دەگوزارێت و هایندەی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستانیش لە هەرێمی کوردستان ناڕوونە وەک ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق وەک ئەندامی فراکسیۆنیەکێتی کە پشکی شێرتان بەرکەوتۆ لە داکۆشیکردن و شەڕکردن لەسەر قوتی خەڵکی هەرێمی کوردستان پێم بڵێ بارودۆخەکە گەیشتۆتە چۆ دوای ئەم سێ مانگە ئایندەی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بەرەو چوو هەنگاودانێ خۆ لە ڕاستیە دوایە و مشتومڕانەی کە ئەو لە 2 ساڵی ڕابردووە بزات لە دوای پێش قانونی موازنەوە دوای قانونی موازنە هەبووە ئێستا پێم وایە گەیشتۆتە دۆخێک کە چارەسەری یەکجارێکی بکرێ یعنی ئیرادە بۆ چارەسەرکردن هەیە و نێت بۆ چارەسەرکردن هەیە پێشتر ئێمە خولەکانی پێشتر ساڵانی پێشووتر ڕەنگە هەستمان بکرێت کە ئیرادەیەک نییە بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە هەم لە طرفی حکوومەتی هەرێم ئەمانە ناوێت نەوتەکە تەسلیم بکەوە نایە بچێتە پێشەوە لە طرفی عێراقمان فلان ڕئیس وزرایە فلان هێزی سیاسی نیانێت چارەسەریکەن بەس ئێستاوە نەوتە تەسلیم کراوە و ئێستا جموجوڵێکەیە کە هەناردەکردنەوەی نەوت دەست پێ بکە کە ئەمە زۆر باشە بێ کاریگەری باشی ئەبێ و هەم قانونی موازنەمانەیە کە پشکی هەرێم ڕاستە کێشەیتیایە پەسەند کراوە هەم بەڕێز محەممەد شیع سوودانی ئیرادەی هەیە بۆ ئەم کێشانە دروستکاوە حکوومەتی هەرێمی کوردستانیش بەباشی هاتوۆتە پێشەوە لەبەرەوە من پێم وایە گەیشتۆتە قۆناغێک ئەمێ بە چاڕوان ئێوە بین کە ئەم جارە چارەسەری بنەڕەتی ئەکرێ و تەفاهمێکی باشەیە بۆی ئەمە چارەسەری بنەڕەتی بکرێ ئایا پێش ئەوەی کە ئەم سێ قەرزەکە کۆتایی بێ حکوومەتی هەرێم حکوومەتی اتحادیەکەنە چارەسەری کۆتایی ئەگەر گەیشتنەوە خێر عەلاخێر لەسەر ئەو چارەسەرە کە ئەکرێ لەسەر ئەو شێوازەی کە لەسەر ڕێکەکەون بەشی هەرێمە درێ ئەگەر فریان نەکەوتن تاو کاتە نەگەشتن بە چارەسەر سینانۆیەکی ترەوەیە کە حکوومەتی اتحادی سێ قەرزیتر بۆ هەرێمی کوردستان بنێرێ کە پێم وایە ئەمە تێ ئەپەڕێ یعنی بڵێ زۆر کێشەی بۆ دروست نابێ بەڵام ڕەنگە ئێمە لە دۆخی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی ڕەنگە هەندێک لە پەرلەمانتاران هەندێک لە لایەنە سیاسیەکان بۆ ئەوەی وەکو بانگەشە بەکاری بهێنن بڕۆن لە محکەمەی اتحادی دیسان شکار بدەن تەسریح بدەن بڵێن وەڵامە نابێ ئەمە قوتی خەڵکی عێراق چۆنی نێرن بۆ هەرێم بۆ ئەوی وەکو بانگەشەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە پارێزەکانی خۆیان بەکاری بێنن بەڵام پێم وایە لە هەردوو ئەگەرەکە گەیشتنە چارەسەری کۆتایی یاخۆت سێ سلفەی تر بنێرن موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان ناوەستی ئەو پێشنیارەی کە هەبوو سەبارەت بەوەی کە موچەی موچەخۆران جیا بکرێتەوە لە کۆی ئەو کێشە و گیر و گرفتە دارایانی کە لە یاسای بودجەدا و لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغدا جێگی مشتومڕەن ئەمە چی بەسەر هاادیانی کاری لەسەر ئەمە هەر ماوە ئەمە یەکێکە لە ئەگەرە بەهێزەکان یەکێک لە ئەگەرە بەهێزەکان هەموو لایەنە کوردستانیەکان و بەشێکی زۆری لایەنە عێراقەکانش تەییدیەکەن کە مەسلەی بودجە لە بودجەی موچەی خەڵکی هەرێمی کوردستان لە بهێنێتە دەرەوەی کێشەکان بۆ ئەوەی کە کێشەی سیاسی ڕوئەدا کە کێشەی حسابات لە مابەینی حکوومەتی اتحادی حکوومەتی هەرێم ڕوئەدا کاریگەری لەسەر وەستانی ناردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان نەبی ئەمە یەکێکە لە ئەگەرە بەهێزەکان هەر چارەسەرێک بکرێ بگەن بە هەر سیغەیەک بۆ ڕێکەوتن ڕەنگە لەسەر ئەساسی ئەمە بێ بەڵام من ئەمەوێ کاکسەرتیب شتێک بڵێم ئێمە ئەو هاوکێشانەی کە لە عێراقا هەیە ئەمەی دوێنێک کە ڕوویدا ئەو ئەگەرانەی کە بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە ئارادان ئەو دۆخەی لە دۆخ ئەقلیمەی هەیە و ئەو کێشانێتر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەن و دۆخەکە حەساسە باشترین
باشترین بژاردنەوەیە کە هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی یەکێتی و پارتی لێک نزیکبوونەوەی زیاتریان هەبێ و گفتوگۆی زیاتر بکەن و هەڵوێستیان یەک بخەن و خۆیان ساز بدەن بۆ هەموو ئەگەریەک. ئێمە ئەگەر یەکگردوو بین، ئەگەر هەموو لایەنە سیاسیەکانی کوردستان یەکگردوو بین و تایبەتی یەکێتی و پارتی هەر دۆخێکی کتوپڕ هەر شڵژانێکی سیاسی و ئەمنی لە عێراق لە ناوچەکە ڕوو بدا ئەتوانین بە کەمترین مەترسی بە کەمترین زەرەر لێی بینە دەرەوە و ئێمە وا باشتریشە یعنی لەم دۆخانەی کە ڕوو ئەدەن ئەو دۆخانەی پەیوەندی بە ناوخۆی عێراقەوەیە ئەوەی دوێنێ کە ڕوویدا دادگای ئیتیحادی ئەوەی کە چاوەڕوان کراوە کە ڕەنگە ڕوودا تەیاری سەدری بە ڕێز موختەفا سەدر هەڵوێستی چی ئەبێ چیتر ڕوئەدا وا باشترە کورد زۆر بە هێمنی بە هادئی بە وردی چاودێری دۆخەکە بکاوە بە پەلا هەڵوێست وەرنەگرێەوە ینی خۆی هەڵ قورتێنێ بەناو هاوکێشەکەەوە کە هاوکێشەی ڕەنگە هی ئەو نەبێ کە ڕەنگە ئەو بەشێک نەبێ لە کێشەکان تا ئێستاەوەی کە دوێنێ ڕوویداوە و ئەوانەی پێشتر هەڵوێستی کورد هەم لە پەرلەمان هەم لەسەر ئاسی سیاسی هەڵوێستێکی نەرم و وردە هیوادارین لەسەر ئەم هاوکێشانە کورد زۆر بە وردی زۆر بە هێمنی زۆر بە دراسەکراوی مووقفی خۆی ئەعلان بکە و جموجوڵی سیاسی خۆی با بڵێن ئەنجام بدە. کەواتە دوا پرسیار کاروانانی لە هەموو حاڵەتانی کە جەنابەت باست کرد لە دەستپێکی ساڵی تازە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان تا ڕادەیەکی باش ینی جێگیریان ئیسیقراریە دۆردەگرێ؟ من پێم وایە ناڵێم زۆر ئاسانە و گرفت نەماوە، بەڵام هەم تێگەیشتن دروست بووە، تێگەشتی باشەیە و ئیرادەیەکەیە ئەم کێشەیە گەیشتوتە قۆناغێک چۆن نەخۆشیەکە کاتە قۆناغێکی تر ناتوانانی چاوپۆشی لێ بکەی ئەبێ عیلاجیکە یەکینا ئەنجامەکەی خراپە بێ. ئەم کێشەیەش گەیشتوتە قۆناغێک هەم حکوومەتی یارەمە هەم حکوومەتی ئیتیحادی قەناعەتیان وایە بێ ئەم کێشەیە لە بنەڕەتەوە چارەسەر بکرێ، بۆیە ڕەنگە درێژە بکێشێ ڕەنگە تەنگ و چەڵەمەی هەبێ، بەڵام ئەم کێشەیە من پێم وایە ئەم جارە لە بنەڕەتەوە چارەسەرەکرێ و چارەسەرکردنەکەشی جۆرێک لە استقراری ئابووری و جۆرێک لە استقراری دارایی لە هەرێمی کوردستان دروستەکە و خەڵکی هەرێمی کوردستان موچەخۆرانی هەرێمی کوردستان بەڕاستی زۆر ماندوو بوون و بەڕاستی زۆر بینەتیان کێشاوە خەڵکی کوردستان و سەرباری ئەمە هەموو نەهامەتیانەی بەسەر خەڵکی کوردستان بەسەر موچەخۆران هاتووە. هێشتا تەمەشاکن کە کاردانەوە کە ناڕازایەکانی مامۆسایان موچەخۆران لە هەرێمی کوردستان چەند کاردانەوە و چەند مووقفی مەدەنی و چەند مووقفی هێمنانە و چەند مووقفی دیموکراسیانن، یعنی ئەبێ ئەمە مراعات بکرێ لە ڕاستیە، ئەبێ ئەمە مراعات بکرێ بە تایبەتی حکوومەتی هەرێمی کوردستان کار ئاسانی بکە هێزە سیاسیەکانی کوردستان بەکوتم قراری هاوبەشیان هەبێ تێگەیشتنی هاوبەشیان هەبێ هەڵوێستی هاوبەشیان هەبێ و عێراقیش ئەبێ ئەرکی دەستوری خۆی ئەرکی قانونی خۆی و ئەرکی ئەخلاقی میسانی خۆی جێبەجێ بکە، ئەبێ بێتە پێشەوە و چیتر مماطڵە نەکرێت لە چارەسەرکردنی یەکجارەکی ئەم کێشەیە. سپاس بۆ بەڕێز کاروان یاروەیس ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە ڕاستەخۆ لە بەغداوە لەگەڵ ماوەی سپاس بۆ وەڵامی پرسیارەکانی ئێمە. بەڕێزان سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەر بوون، پانۆرامەتان پێشکەشکرا، شاد بن.